لەماوەی 2 ساڵی ڕابردوودا دەیان جار بەرپرسانی حکوومەت و حیزبی دەسڵاتدار لە هەرێمی باشووری کوردستان بەڵێنیان بە هاوڵاتیاندا کە ئەو قەیرانە چارەسەر بکەن، بەڵام تەنها قسە بووە و هیچی تر. لە ئێستاشدا هاوڵاتیانی هەڵەبجە ڕادەگەێنن کە قەیرانەکان دروستکراون و هیچ متمانیەکشیان بە حکوومەتی هەرێم نەماوە. کامە بەڵێن و کامە چاکسازی بەڕاستی کەسێک بەڵێنێکەدرا ئەترە بێ خۆی بۆ خۆی بڕوای بەوە هەبێ مزداقێتی ئەو بەڵێنە جێبەجێ بکات. ئەوەی کە لەم وڵاتە ئەگوزەرێ شتێکەیە ناونراوە قەیرانی دارایی، من قەناعەتم پێی نییە شتێکە بێ ناوی قەیرانی دارایی بێ. قەیرانی سیاسی هەیە، قەیرانی دارایی دروست کردووە زۆر بەداخەوە ئەوەی کە بەڵێنەدات هیچی جێبەجێ ناکە، هەموو شتەکان منافیس و شتی نەفسی زیاتر ئەم میلەتیانەوە بە چۆکە هێناوە. پێم وایە بێم جارە گەر شتێک بقەومێ بە ناوی شۆڕشی برسی وەکرێت، ئەگەر بقەومێت ئەقەومێت ئەمەیان نازانم تا چەندێک وەچێ لە پشتیم شۆڕشی برسیانەوە ئیشەکات. منوەر هەمووی دەستکردە و هیچی لە ئەساسە خۆلەسکنی هات بێتە کایە و خەڵکی ئەوانە ئێمە توشمە بوو بێ، هەمووی دەستکردە لە بینی لە نێوان لایەنەکانە ئەملایەن بۆ لایەن ئەولایەن بۆ لایەن کە کەس بە کەس مل نادا و کەس بە کەس نەخشەی ئەم ناخوێنێت نەخشەی ئەو ناخوێنێتەوە حساب بۆ خۆی بۆ ئەمەکا بۆ ئەو ناکا بۆ لەو ئەنجامەیە ئەو قەیرانە هەمی خوڵقاوە بەبێ خواسی گەلب.